لا یارەکانی هەفتەی پێنجەمی خولی لاوانی نایابی کوردستان و لە سەر یاریگای دومی فرانسۆریری لاوانی هەولێر میوانداری لاوانی دۆشیان کرد. یارەکە بەهێزی بەخۆ بینی بۆیەوەی هەولێر چاوی لە گرتنی پێشەنگ بوو. دۆکیش یەکەم سەرکەوتن و دوورکەوتنەوە لایەنەکانی دواوی ڕیزبەندی. دوای لەدەستدانی چەند دەرفەتێک لەلایەن یاریزانانی لاوانی هەولێر لە خوڵێکی 44 نیوەی یەکەم عومەر جەنگی توانی بەلەدانی سەر هەولێر با گۆڵ یەکەم لە یارەکەدا پێش بخات. دانیوەی دومی یارەکە یاریزانانی هەولێر هەوڵی دوێندەکردنی ئەنجامەکان دەدا و محەممەد داواریش ئەنجامی دا و با گۆڵی دۆم هەولێری لە سەرکەوتن دڵنیا کردەوە. یارەکەش با دوو گۆڵی پاک بە سوودی هەولێر با کۆتا. هەولێر بە ئەنجامدانی چوار یاری بردنەوەی لە سەرجەمی کۆی خاڵەکانی گەیاندا 12 خەڵاتە پێشەنگ بە جیاوازی گۆڵ لەگەڵ نەورۆز. دۆکیش با دوو خاڵ لە شوێنی خۆی مایەوە لە پلەی 12می پێشکۆتایی.